ئەو حاڵەتە تازانەی کە تۆمار کراون ئێمە وەکو حاڵەتێکی نۆرمەڵ سەیریانەکەین و پێمان وایەوە لە حکوومەتیشمان ئاگادار کردوێتەوە بۆ ماوەیەکی درێژ ئەم حاڵەتە نامانە بن گرنگ ئەوەیە بەو خۆپارێزی هەمانە و بۆ ئەرکەی تیمەکانی تەندروستی و فەرمانگەکانی دەوڵەت کردویانە ڕێ بگرین لەوەی کە توشببوونی بە کۆمەڵ نەبێ توشببوون لە چەند ناوچەیەکەوە لە یەک کاتانە بێ ووا بکەین ئەوانەی کە ئیسا لە دەرەوەیەنەوە کەرنتینەی تەواومان کردوون پابندی ڕێنماییەکان بن بەرکەوتەی خەڵک نەبێ لەگەڵیانە دۆست و ئازیزیانن ئەوە نەبێ لە جەژنە سەردانکردن نەبێ تێکەڵاوبوون نەبێ دروستکردنی قەرەباڵقی نەبێ مزگەوتەکان داناخرێنەوە بۆ مەرجە تەندروستیەکان جێبەجێ بکەن بەڵام لە هەر مزگەوتێکە هاوڵاتیان پابندی مەرجە تەندروستیەکان نەبن ناچارە بین ئەو مزگەوتە بە دیاریکراوی دابخین نەکەم و مزگەوتەکە بەڵێ قەد ئێمە قەدەخەی لە ناو پارێزگاکانە و بینی یەکە کارژێڕیەکانی سنووری پارێزگایەک قەدەخەی هاتوچۆمان هەڵگرتووە بەڵام مە ناکاتە ئەوەی کە خەڵک بچێ بۆ سەیران یا کۆبوونەوەی بە کۆمەڵ بێ یا سەردانکردن هەبێ وەکو جەژنەکانی تر ئەبێ هاوڵاتیان هاوکارمان بن لەوەیە کە بەریەکەوتن و تێکەڵاوبوون و نەبێت بەڵێ کەرنتینەکان ماون و ئێمە ئەم شەو زیاتر لە 400 کەسن تا ئێستا و تەسەورەکەین ڕۆژانی ئایندەش ئەمە بەردەوام بێت چکە ئێمە داوامان لە وەزارەتی ناوخۆ حکومەت کردووە بۆی ئەم دیاردەیە کۆتایی پێبێنین چکە ئیستا بەڕاستی مەترسی سەرەکی لە ناوەوە نییە لەو بەڕێزانن کە ئەگەڕێنەوە